کاک نەوشیروان هات منی جیا کردەوە، وتی مام جەلال پێ دوایە من تۆم خۆش لەوێ، گوتم ئاخ پێ دوایە من پەرۆشمی پاراستنی تۆمە، گوتم بڵێ، دەوت قسەیەکم هەیە. مام جەلال هەتا ئێستا سەرکردەکانی شۆڕشەکانی کورد لە دەروەوەی وڵات مردوون، وتی با ئێمە من و تۆ لە خاکی کوردستان بمرین، وتی با ئێمە وڵاتەکە چۆل نەکەین، شتێ بەجێ برمرێ لەسەر فلان گرت مام جەلال شەهید بوو، لەسەر فلان گرت نەوشیروان. ئەمە دوایین قسەی ڕوون و ئاشکرای تاڵەبانی بوو سەبارەت بە پەیوەندی نێوان خۆی و نەوشیروان مستەفا لە مانگی حوزەیرانی ساڵی 2012. ئەو کاتەی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەو پەڕی خراپیدا بوو. ئێستا ئەم دوو سیاسەتمەدارە بەتەمەنە وا دیارە بەڵێنەکەیان دوای ساڵانێکی دژوار و سەخت بەردەسەر، چونکە دوای 38 ساڵ لەو بەڵێنە جارێکی تر هەردووکیان چوونەوە سەر یەک ڕێگا بۆ سیاسەتکردن. دۆستایەتی و ئاشنایەتی تاڵەبانی و نەوشیروان مستەفا ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردوو دەستی پێکرد. لە ڕێکاری ڕۆژنامەوانیەوە ئەو دۆستایەتیە گەیشتە لووتکە. کاتێ نەوشیروان مستەفا بووە خاوەنی ئیمتیازی گۆڤاری ڕزگاری و ڕاستەوخۆ پشتیوانی باڵی ناڕازی مەکتەبی سیاسی دەکرد. نمونەی ئەزموونی هاوڕێیەتی نەوشیروان مستەفا و تاڵەبانی لە بازنەی سیاسەتدا شتێکی دەگمەنە، چونکە کەسایەتی و دنیابینی هەردووکیان جیاوازی زۆری هەبوو. تاڵەبانی کەسێکی گەشبین و هەمیشە لەگەڵ ڕۆژگاردا سیاسەتی دەکرد، بەڵام نەوشیروان مستەفا کەسێکی پێداگر و خاوەن دنیابینیەک بوو کە لەگەڵ دنیابینی تاڵەبانی یەکی نەدەگرتەوە، کەچی هەردووکیان پێکەوە هێنایان تا ئێستا. ئەوان کە یەکیان ناسی لە گەرمەی ناکۆکی باڵی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بوو لەگەڵ مەلا مستەفای بارزانی، بەڵام ناسین و هاوڕێیەتی خۆشیان دواتر پڕ بوو لە هەوراز و نشێوی. سەرەتاکەی لە ساڵی 1970 دەستی پێکرد کاتێ باڵی مەکتەبی سیاسی چوونەوە ژێر فەرمانی مەلا مستەفا. نەوشیروان مستەفا وەکو ناڕازیەک لە کوردستان چووە دەرەوە و لە نەمسا دەستی کرد بە درێژەدان بە خوێندنی باڵا. لەگەڵ تاڵەبانی کاتێک بوونەوە هاودەست کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرێنرا لە هاوینی ساڵی 1975. لە دوای یەکتر ناسینیان نەوشیروان مستەفا لە هەر کوێ بوو بێ پشتوپەنای تاڵەبانی بووە، بەڵام ئەم پشتیوانیە خاڵی نەبووە لە ناکۆکی. ساڵی 1967 نەوشیروان مستەفا داوای کردووە لە ناو مەکتەبی سیاسیدا چاکسازی بکرێ، ئەگەرنا لەو باڵا دێتە دەرەوە. بە هەوڵی تاڵەبانی لە بڕگارەکەی پەشیمان کراوەتەوە. ململانێ و ناکۆکی بەهێز لە دوای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەوێتە نێوان تاڵەبانی و نەوشیروان مستەفاوە. ئەو کاتەی وەکو سکرتێر و جەگری سکرتێری یەکێتی کاروانی خەباتیان دەست پێ دەکات. کاک نەوشیروان مستەفا قدیم لە کۆنەوە دۆستی من بوو، وەختی کە یەکێتی دامەزرێنامە بوونسی بە گەرمی بە پیرەوە هات کە چوین بوو بە ئەندامی سەرکردایەتی دیسان دامەزرێنەر چالاک بوو. پاشان بەڕاستی کە پێویستمان بۆ گەرانەوە بگوتی من دەگەڕێمەوە. تاڵەبانی بۆ ئیدارەدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای بە سیستەمی بەرەیی هەبووە. بۆ ئەمەش دوو باڵی لە پاڵ باڵی بەهێزی کۆمەڵی ڕەنجدەراندا جێ کردەوە کە ئەوانیش باڵی شۆڕشگێڕان و بزوتنەوەی سۆسیالیست بوون. بەڵام نەوشیروان مستەفا ئەو باڵانەی باشتی لاواز و ناسەرکەوتوو زانیوە. پەیوەندی و هاوڕێتی نەوشیروان مستەفا و جەلال تاڵەبانی ساڵی 1992 پێدەنێتە قۆناغێکی هەستیار، ئەویش دوای دامەزراندنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان. نەوشیروان مستەفا ڕاشکاوانە دژی ئەو تیمە دەوەستێتەوە کە لەلایەن پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەم کابینە دەستنیشان دەکرێت. ساڵی 1993 کوردستان بەجێ دەهێڵێ و لە لەندەن دەگرسێتەوە. بەڵام هەڵگرسانەوەی شەڕی ناوخۆ و داوا هەمیشەیەکانی تاڵەبانی وا دەکەن لە نەوشیروان مستەفا جارێکی دیکە بێتەوە سەر گۆڕەپانی سیاسەت لە کوردستان. دوای کۆتایی هاتنی شەڕ دیسان دەگەڕێتەوە لەندەن. نەوشیروان مستەفا ساڵی 1998 دەگەڕێتەوە کوردستان و تاڵەبانی داوای لێ دەکات پشتیوانی بێ لە هەڵمەتی چاکسازی و پاکسازی وەکو تاڵەبانی ناوی نابوو. بەڵام عاقیبەتی ئەم گەڕانەوەیە دەبێتە بناغەیەک بۆ دروستکردنی بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 2009. ساڵی 2009 ناکۆچی و ململانەی تاڵەبانی و نەوشیروان مستەفا گەیشتە لووتکە. لە باوەڕی کەسدا نەمابوو جارێکی دیکە دۆستایەتی ئەم دوو سیاسیە بەتەمەنە بگاتەوە دۆخێکی ئاسایی، چونکە کار گەیشتە بوو بەوەی تاڵەبانی لە پلنیۆمی حزبەکەیدا هێرشی کردە سەر نەوشیروان مستەفا و
ئەویش وەڵامی دایەوە. ئەوانەی ئاگاداری هاوڕێتی تاڵەبانی و نەوشیروان مستەفان پەیوەندی ئەو دوانەیان وەکو خوێن و دەمار و هەندێک جاریش وەکو ئاگر و بانزین وەسف کردووە. ڕۆژگار دەریخست پەیوەندی ئەوان وەکو خوێن و دەمارە و لە هەر کوێ بن یەکتر دەگەشێننەوە.